سەلامی چیربان بەرزانی با لەو پرسیارەوە دەست پێ بکەم چاوەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستان و کورد بە گشتی چێ لە ئیدارەی نوێی حکوومەتی ئەمریکا؟ خۆی بە تەئکید کورد بە شێوەیەکی گشتی چاوەڕێی زۆری لە ئەمریکا هەیە. ئێمە پێمان وایە ئەو پرەنسیپانەی کە ئەمریکا خەباتی بۆ دەکاتن و هەوڵی بۆ دەدات لە کوردستاندا هەیە. ئێمە ئەمڕۆ کورد لە بەرەی پێشەوەی جەنگی دژی تێرۆرە. ئەمە پێوەرێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەمریکا بۆ ئیدارەی ترامپ کە ئێمە لە پێشەوەین. ئەو بەهاکانی پێکەوە ژیان ئەمڕۆ لە کوردستانی ئێمە شوێنێکە ئەمڕۆ هەموو ئەو پێکهاتانە لێرەوە پێکەوە بە خۆشی و بە ئازادی و بە بێ مشکلەی دەژین. مەسیحیەکان، مسلمان، ئێزدی، ئەمانە هەمووی عەرەب، تورکمان، ئەمانە هەمووی پێوەری زۆر زۆر گرنگن کە ئەمڕۆ ئەگەر سەیری دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەی دەبینی کوردستان وەکو بەشێک لەم ڕۆژهەڵاتە ناوەستەوە تەنها شوێنێکە کە بۆتە هیوا و ئومێدی ئەو خەڵکانەی کە ناتوانن لە شوێنەکانی تر بژین ڕۆ لە کوردستان دەکەن. کورد بە هیواوە دەڕوانێتە ئیدارەی نوێی ترامپ و هیوادارەکە ئەم عێلاقەی کە پێشتر لە ئیگەڵ ئیدارەی ئۆباما هەی بووە لە ئیدارەی ترامپدا زیاتر و زیاتر بەرەو پێشەوە بڕوە. سەبارەت بە دوا پێشاتەکانی شەڕی داعش و پێشبینی بە ڕێزیشتان بۆ دوای داعش چییە؟ خۆی دوای 2 ساڵ و شتێک شەڕ بەرگریکردن، یعنی ئەوەی کە ئێمە کردمان لە هەرێمی کوردستان لە بەخوێنی 1600 پێشمەرگەی شەهید و زیاتر لە 9000 بریندار. ئەمڕۆ من دەتوانم بڵێم ئێمە ئەو شوێنانەی کە داعش پێشتر داگیری کردبوون ئەوانەمان هەمووی دووبارە وەرگردوتەوە. طبعا ئەمە نەدەکرا بە بێ پشتیوانی نێودەوڵەتی و بە تایبەتی لەسەروش هەمویانەوەش پشتیوانی ئەمریکا ئەگەر نەبووە ئەم کارە ئاسان نەبوو، زۆر زەحمەت بوو. حاڵی حاضر ئێستا خۆشبەختانە دوێنێ تقریبان ئەو عملیەی بڵێن شەرقی مووسڵ تەواو بوو، ئەو سنوورە هەمووی ئازاد کرا. ئێستا هێزەکانی عێراقی لەسەر ڕووباری دیجلەن. عملیەکە بە شێوەیەکی گشتی لە ڕووی سەربازیەوە ڕاستە بە هێواشی دەڕوە. هێواشیەکەشی زیاتر بۆ ئەوە دەگەڕێتەوە چونکە نامانەوێت زیاتر خەڵکی مەدەنی بکوژرێ، نامانەوێت تەسحیاتی خەڵکی مەدەنی زیاد بێ. لەبەر ئەوە پلانەکە زۆر بە هێواشی دەڕوە و پلانەکەش زیاتر بە ئیشرافی ئەمریکایە حقیقەت، یعنی ئەمریکەکان زیاتر ئیشرافی دەکەنە سەر و هێزەکانی عێراقیش بەشدارن لەوەدا. بەڵام ئەوەی کە مهمە بگوترێ ئەوەیە، سوالەکە ئەمەیە ئایا ئەم مشکلەی کە ئێستا هەیە لە عێراقدا مشکلەیەکی عسکەری بووە، مشکلەیەکی سیاسیە نەک سەربازی. بەڕێی من تەواوبوونی داعش بە ئۆپرۆسیۆنێکی عسکەری داعش تەواو نابێ. ممکنە شارەکان لە دەست بدا، مووسڵ لە دەست بدا، ڕەقە لە دەست بدا، شوێنەکانی تر، بەڵام وەکو فکری داعش وەکو تەنزیمی داعش دەمێنێتەوە. داعش دروستکراوی هەڵقوڵاوی دروستکراوە لەم وڵاتەدا لە نەتیجەی سیاسەتێکی غەڵەت کە پەیڕەو کراوە لە عێراقدا، لە نەتیجەکەیدا داعش دروست بووە. حتا ئەو ئەسبابانەی کە بۆنەتە هۆی دروستبوونی داعش ئەوانە عیلاج نەکردن لە ڕووی سیاسیەوە، من تەسەور ناکەم مەسەلەی داعش لە عێراقدا کۆتایی پێبێ. و هەتا ئێستا ئێمە هیچ هەنگاوێک لە عێراق، هیچ هەنگاو بچووکترین هەنگاو نابینین لە بەغداوە بۆ ئەوەی هەوڵی ئەوە بداتن ئەو کێشانەی کە بۆنە هۆی سەرهەڵدانی داعش لە عێراقدا چارەسەر بکرێن. و ئێمە دوای داعش بەڵێ مەترسیمان هەیە، مەترسی ئەوەمان هەیە کە ڕاستە وەکو عەرزم کردی شارەکان لە دەست بدەن وەکو بەڵام وەکو تەنزیمێکی ئیرهابی تێرۆریست لە عێراقدا دەمێننەوە. ئەوەی لە هەرێمی کوردستان ئێمە ئەوەندەی شوێنەکانی تری عێراق تەئسیری ئەوەمان لەسەر نییە، لەبەر یەک خۆی زۆر زۆر مهم ئەویش ئەوەیە فکری داعش لە کوردستاندا پاڵپشتی نییە. بەو شێوەیە ناڵێم هیچ نییە، بەڵام ئەو پاڵپشتیە گەورەیە بۆ فکری داعش و تونڕەوی لە کوردستاندا جێی نییە. خەڵکی کوردستان ئەوە نییە پشتگیری لە تونڕەوی بکاتن. لەبەر ئەوە من نابینم ئەمانە خەتەر بن. خەتەرەکەیان ئەوەیە ئەمانە جیرانی ئێمەن. ئەو خەتەرە هەر بۆ ئێمەش ماوەتەوە، کەواتە هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان عێراقێکی سەقامگیر و بێ مشکیلە زۆر باشترە لەوەی کە مشکلەی هەبێتن و ناسەقامگیر بێت، چونکە بە تەئکید تەئسیر لە هەرێمی کوردستانیش دەکات. شەڕی داعش و قەیرانی دارایی و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کە دوجار بۆ هۆی ئەوەی کە حکوومەتی بەغداد بەشەبوجەی ساڵانی هەرێمی کوردستان ببڕێت،
ئەمە چەند کاریگەری و قورسایی خستۆتە سەر هەرێمی کوردستان. ئێمە لە دەستپێکردنی ساڵی 2014 تووشی سێ شۆکی زۆر گەورە بووین. یەکەمیان لە مانگی دوو بڕابوجێی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بڕدرا بەبێ ئەوەی ئاگاداری هەرێمی کوردستان بکەن بە بیانووی ئەوەی کە ئێمە نەوتمان هەناردەی دەرەوە کردووە کە حەقیقەتەکەی ئێمە لە مانگی 5ەوە نەوتمان هەناردەی دەرەوە کرد. ئەمە شۆکی یەکەم بوو. دووهەمینیان هاتنی زیاتر لە 1,800,000 ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستاندا و شەڕی داعش 1100 کیلومتر حدود لەگەڵ منەظەمەیەکی ئیرهابی شەڕکردن بەرگریکردن پارەی پێویست بوو ئیمکاناتی پێویست بوو و لە هەمووشیان لە سەروی ئەمانەش هەمووی دابەزینی نرخی نەوت بە شێوەیە کە قەت چاوەڕوان نەدەکرا هاتە $20. ئەمانە هەمووی بوونەتە هۆی ئەوەی کە بەڕاستی هەرێمی کوردستان 2-3 ساڵی زۆر سەختی تێپەڕاندووە. یعنی حتا ئەم 2016 کاریگەری یەکجار زۆر بۆ من وەکو نمونەیەک بهێنم هاتنی ئەم ئاوارانە بە پێی ئەو راپۆرتەی کە ئێمە هەمانە لەگەڵ بانقی دەولی تەکلیفی لەسەر هەرێمی کوردستان $1,400,000,000 تەکلیفی ئەم ئاوارانە چونکە لەسەر هەرێمی کوردستان کە بەداخەوە وەکو پێویستیش هەرێمی کوردستان هیچ هاوکاریەک نە لە بەغدا نە لە شوێنەکانی تر وەری نەگرتووە لەمە. ئەمە تەکلیفێکی زۆرە بۆ هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا من دەتوانم بڵێم ئێمە توانیمانە احتیوای ئەزمەکە بکەین. پێشکەوتنمان نەبووە لەوە بەڵام توانیمانە هەتا حدێک ڕابگرین طبعاً بە دەرکی دروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر ئەو پشتیوانی و هاوکاری و تێگەیشتنی موچەخۆران و کارمەندانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان نەبووە ممکن نەبوو ئەوە بەدەست بێتن. ئێمە پێشبینی ئەوە دەکەین لە ساڵی 2017 حەڤەوە دوای ئەوە وەزعەکە وردە بەرەو باشتر بڕوە. سەبارەت بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئێوە پێشتر سەردانی بەغدادتان کرد لەگەڵ وەفدێکدا ئایا گەشتنەتە ڕێکەوتن ئایا ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدادا ڕێکەوتنێکی نوێ دەکرێت مەبەستم؟ زۆر بە ڕاشکاوی بڵێم حتا ئەم لە حەزەیەش هەرێمی کوردستان داواکاری هەرێمی کوردستان حەلی کێشەکانیەتی لەگەڵ بەغدا ئەولەویەتی ئێمە ئەوەیە و ئێمە هەمیشە ئەو ئامادەی ئەو گفتوگانە بووین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە بەغدا هەیە چ لە مەسەلەی نەوتە چ کێشە سیاسیەکان ئەوە لە مەسلحەتی هەرێمی کوردستانە کە طبعاً هەتا ئێستا ئێمە ئیشی باشمان کردووە پێکەوە. مەسەلەی داعش نمونەیەکی زۆر باشی ئەو هاوکاریە و ڕنگدانەوەی ئەو تەنسیقەیە کە ئێمە لەگەڵ بەغا هەمانە. بەس تەسەور بکەن دوای 25 ساڵ ئێمە بۆ یەکەم جار ڕێگەماندا جەیشی عێراقی بگەڕێتەوە هەرێمی کوردستان. ئەمە کارێکی ئاسان نەبوو بڕیارێکی زۆر قورس بوو بەڵام ئەو بڕیارەماندا بۆ ئەوەی چونکە دژمنێکی مشتەرەکمان هەبوو دەبووە پێکەوە شەڕی ئەو دژمنە بکەین و زۆریش سەرکەوتوو بووین. عملیاتی مووسڵ ئەگەر من دەتوانم بڵێم ئەگەر نەڵێم 100 بەڵام دەتوانم بڵێم 150 ئەو معلوماتە استخباراتیە بوو کە ئێمە بە جەیشی عێراقیماندا ڕۆژانە ئەو هاوکاریەی کە بینی ئێمە و جەیشی عێراقی لە ڕووی دانی معلومات هەبوو پێیان کە ڕۆژانە پێمان دەدان یەکجار زۆر هاوکاری ئەو ئۆپراسیۆنی سەربازی کردو ئەوەی کە ئەمڕۆ جەیشی عێراقی لە مووسڵ دەیکەوتن. کەواتە من دەمەوێت بڵێم ئێمە ئامادەین بۆ ئەوەی ئەو کێشانە حەل بکەین بەڵام ئەو کێشانە چۆن حەل بکەن دەبێت ئێمە زەمینەیەک ئامادە بکرێتن بۆ ئەوەی هەردوو لا براوەی ئەو ڕێکەوتنە بین نەک لایەک تەسەور بکات چونکە مەرکەزە و حکوومەتە و دەبێت ئەو برا گەورە بێ و لایەنی تر برای بچووک بێ. ئێمە ئەوە تەعامل ناکەین دەبێت ئێمە ڕێکەوتنێک بکەین کە هەم مەسلحەتی هەرێمی کوردستانی تێدا بێ و هەم مەسلحەتی بەغداشی تێدا بێ. ئێمە ئەمڕۆ لە قەیرانێکی زۆر سەختی دارایی داین. بەغدا هیچ هەنگاوێکی نییە بۆ ئەوەی بێ یارمەتی هەرێمی کوردستاندا. من لە قسەکانی خۆم لە ئەنجومەنی وەزیرانیش گوتومە ئەو نەوتەی کە ئێستا ئێمە دەیفرۆشین ئەگەر ئێمە قەنەعەتمان وابێ $1 بەغدا زیاتر لەوەی کە دەستمان دەکەوێ بداتە هەرێمی کوردستان ئێمە ڕێککەوتن لەگەڵ بەغدا زۆر بە باشتر دەزانین لە ڕێککەوتن لەگەڵ هەر لایەنێکی تر. بەڕێزت ئاماژت بۆ کرد کە ئەولەویەتی هەرێمی کوردستان چارەسەرکردنی کێشەکانێتی لەگەڵ بەغداد ئایا چه هەنگاوێکتان ناوە و ئایا حکوومەتی عێراقی وەڵامی بۆ ئەو هەنگاوانەی ئێوە چییە؟ ئێمە دەستورێکمان هەیە بە ئەو پرسیارە لە خۆمان بکەین
12 ساڵە ئێمە دەستورێکی عێراقیمان هەیە هەنگاوەکانی بەغدا بۆ جێبەجێکردنی ئەو دەستورە چی بووە هیچیان نەکردووە هەرێمی کوردستان تەجروبەیەکی زۆر ناخۆشی لەگەڵ بەغدا هەیە تەجروبەی ناخۆشی هەرێمی کوردستان ئەوەیە کە بەغدا خۆی هەتا ئێستاش بە مەرکەز دەزانێ هێشتا لەوە تێنەگەیشتووە سیستەمی عێراق گۆڕاوە سیستەمی عێراق مەرکەزی نییە زۆر جار خەڵک دەڵێن حکوومەتی مەرکەزی هیچ حکوومەتی مەرکەزی نییە حکوومەتی فدراڵە سیستەمی عێراق دوای پەسەندکردنی دەستوری عێراق سیستەمێکی فدرالیە شێوەی بیرکردنەوەی بەغدا شێوەیەکی هەتا بڵێ مەرکەزیە ئەو یاسانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە چ لە ڕووی ئیدارەدانی نەوت چ لە ڕووی تەقسیمی واریداتی نەوت هیچیان لە بەغدا جێبەجێ ناکرێت بەغدا چۆن تەسەڕف لەگەڵ هەرێمی کوردستان دەکا وەکو هەر محافظەیەکی تر لە عێراق تەسەڕفی لەگەڵ دەکا چۆن هەڵسوکەوت لەگەڵ محافظەیەکی تری عێراق دەکا دەیەوێت ئەوهاش هەڵسوکەوت لەگەڵ کوردستان بکات ئەمەیان لە هەرێمی کوردستان قبول ناکرێت ئێمە ساڵی 2003 پێش 2003 ڕاستە وەزعی اقتصادی ئێمە باش نەبوو بەڵام ئێمە بە ڕەغبەتی خۆمان گەڕاوینەتەوە بۆ بەغدا بە زۆر نەبووە بە ئێمەیان گوتووە عێراقێکی نوێیە عێراقێکی دیموکراتە عێراقێکی فدراڵە و لەسەر ئەو پرەنسیبانە ئێمە بڕیارماندا کە بگەڕێینەوە بۆ بەغدا و ئەوەی کە بەڕێزان بە تایبەتی هەردوو بەڕێز سەرۆک مام جەلال و سەرۆک بارزانی کردیان لەوەی کە عێراق بە یەکگرتووی ببێنێ وەزعی عێراق باش بێ هەر ئەوەندەیان پێدەکرا ئەوەی لە توانایاندا بوو کردیان بۆ ئەم مەسەلەیە بەڵام هەنگاوەکانی عێراق نایەنە پێش بۆ حەلی مشکلە باسی میزانیە یەکێک لە شتە هەرە موهیمەکانە ئەگەر تێپەڕاندنی بودجە لە بەغدا بە زۆرینە و کەمینە بێت ئێمە هەر کەمینەی هەموو کورسیەکانی کورد لە بەغدا 65 کورسیە هەر هەموویان نازانم 65 60 و چەندە ئەوانی تر یەکجار زۆرترن بەڵام ئێمە بڕیاری دروستکردنەوەی عێراقی دوای 2003 لەسەر ئەساسی تەوافق بوو نەک لەسەر ئەساسی کێ زۆرە و کێ کەمە ئێستا ئەگەر ئێوە بگەڕێنەوە بۆ ساڵی 2003 ئایا هەمان بڕیارەدەن کە بەڕێستان ئاماژەتان پێدا بڕیارێکی خۆویستانە بووە بۆ ئەوەی کە لەگەڵ عێراقدا بمێننەوە؟ نا ئێمە پەشیمان نین چونکە تۆ حکم لەسەر ئەو ڕۆژە دەدەیت ئەو ڕۆژەی کە سەدام لەسەر حکم لادرا بە نسبەت کورد ڕۆژێکی مێژووی بوو و ئێمە پەشیمانین لەوە بە تەئکید ئەگەر بگەڕێینەوە ئەو کاتە عینەن بڕیار دەدەین ئێمە نیگەرانین لەوەی ئەو هاوپەیمانانەی کە لەگەڵ ئێمە بوون ئەوانەی بە تایبەتی شیعەکان کە لەگەڵ ئێمە پێکەوە خەباتمان کردووە پێکەوە بووین کە بەداخەوە کە لە دوای 2003 کە ئێمە پێشتر پێکەوە خەباتمان دەکرد بۆ ڕۆژێکی خۆشتر بۆ عێراق ئەوان پشتیان لەو بەڵێنانە کرد بە کوردیاندا بوو ئەوان بەڵێنەکانی خۆیان بەجێ نەگەیاند بە نسبەت کورد ئەمڕۆ دوای 12 ساڵ کورد ئەو پرسیارە لە خۆی دەکا لە پرۆسەی سیاسی کورد لە عێراق لەکوێیە دوای 12 ساڵ پرسیار لەوە دەکا ئەرێ هیچ ئەتمینانێک بۆ ئایندەی ئەم میلەتە هەیە سوال لەوە دەکا ئەرێ بەغدا چی کرد بۆ جێبەجێکردنی مادەی 140 فکری بەغدا و منتاڵێتی ئەوان ئەوە بووە لە قووەتەوە قسە لەگەڵ ئێمە بکەن فکریان وا بووە کەی بە قووەت بوون ئەو وەختە بێن لەگەڵ هەرێمی کوردستان کەواتە ئەو فکرە مەرکەزیە لە عێراق هەر وەکو خۆی ماوەتەوە و ئەو فکرە مەرکەزیەتە کە عێراق بەڕێوە دەبێت بە تەسەوەری من سەبەبی گەورەترین کاریسەیە بۆ ئەم وڵات باسی لەوە کرد کە ناردنی بەشە بوجە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ هەرێمی کوردستان کێشەی سەرەکی نێوان هەولێر و بەغدادا ئایا بوونی ئاوارەکان و هەندێک جار کە لەلایەن بەرپرسانی هەرێمی کوردستان و باز دەواکرێ کە حکوومەتی عێراقی یارمەتی ئاوارەکانی خۆی نادات کە لە ئێستا لە هەرێمی کوردستاندا لە کەمپدا دەژین و هەروەها یارمەتی نەدانی پێشمەرگە لە ڕووی سەربازی و لە ڕووی پێنەدانی چەکەوە چەنە کێشە و گرفتن لە نێوان هەولێر و بەغدادا وڵی هەوە هەتا ئێستا وەکو پێویست یارمەتی نەداون یعنی من سەراحەت بڵێم هەتا ئێستا ئەو هاوکاری کە دەبووە عێراق بۆ ئاوارەکان بیکاتن هەتا ئێستا نەیکردووە تعاملی عێراق لەگەڵ مەسەلەی ئاوارەکان وەکو هەر وڵاتێکی کۆمەک بەخشە هەر بەو شێوەیە یعنی مەسئولیەتی خۆی هەتا ئێستا وەکو پێویست مەسئولیەتی خۆی وەرناگرێ بۆ ئەوەی ئاگای لەم ئاوارانە بێت هاوکاری پێشمەرگەش عێراق هەتا ئێستا وەکو پێویستی هاوکاری پێشمەرگەی نەکردووە یعنی لەم نەک وەکو پێویست نەیکردووە هەر نەیکردووە
یعنی ئێمە نۆبینین شتێک پێی بڵێ بەڕاستی یارمەتی پێشمەرگەی داوە کە ئێمە لە یەک سەنگەرین پێکەوە شەڕ دەکەین دژمنی مشتەرەکمان هەیە بەڵام هەرێمی کوردستان ئەو هاوکاریانەی کە دەبوایە عێراق ئەوەی کە بۆ حەشدی شعبی تێکۆ بۆ من وەکو میسالێک بێنم حەشدی شعبی کردی بە قانون ئەمە احتراممان هەیە بۆ حەشدی شعبی لە دژی داعش لە بەرگریکردن لە عێراق دەوری خۆیان بینێ حەشدی شعبیان کرد بە یاسا هەموو پێداویستیەکانی حەشدی شعبیشی بۆ دابین دەکەن بەڵام حاضر نین حتا قبول بکەن کە پێشمەرگە لە چوارچێوەی منزومەی دیفاعی بەرگری لە عێراقدا جێی هەیە حاضر نین ئەوە بکەن و بۆ حەشدی شعبی کە هی خۆیان ئەوان پشتیوانی دەکەن هەموو کار ئاسانیەک دەکەن باشە با ئەم سوالە بکەین ئێمە چۆن خۆمان بە هاوڵاتی ئەم وڵاتە بزانین ئێمە بە چه ئیندیفاعێک ئیش بکەین بۆ پێشەوە بردننی ئەم وڵاتە خۆ ئێمە هێزەکانی ئێمە پێشمەرگە و کورد ئێستا ئەم سوالە لە خۆی دەکەوتن بۆ حەشدی شعبی ئەم شتانە هەمووی دەکرێت بۆ هێزی پێشمەرگە هیچ ناکرێت لە کاتی دەستپێکردنی پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ بەشێک لە خەڵکی باسییانەوە دەکرد یان ئەوەی کە دەوترێ شەقام باسییانەوە دەکرد یان ڕخنەی ئەویان دەگرت کە هەرێمی کوردستان بۆچی پێشمەرگە دەخاتە شەڕێکەوە کە ئەوان دەڵێن خاکی کوردان نییە ئێمە ئەم شەڕە نۆکەین ئێمە بەرگری دەکەین ئێمە شەڕ نۆکەین ئێمە داعش شەڕی ئێمەی کردووە ئێمە شاری هیچ کەسێکمان نەکردووە ئەوان یەخەی ئێمەیان گرتووە کە یەخەی ئێمەیان گرتووە ئێمە مەجبور بووین ئێمە ئەم شەڕە بۆ خۆمان دەکەین ئێمە ئەم بەرگریە بۆ خۆمان دەکەین شەڕ نۆکەین ئەم بەرگریە ئێمە بۆ کوردستان دەکەین بۆ هاوڵاتیانی کوردستان دەکەین ئەو شوێنانەشی کە ئێستا مەسەڵەن ئێمە ئازادمان کردوون هەمووی تەسیری لەسەر هەرێمی کوردستان هەیە هەمووی زۆریش تەسیری هەیە و ئەو ناوچانایی کە ئەمڕۆ خۆشبەختانە لە شەڕی داعشدا ئازاد کراون لە ڕووی ئەمنیەوە ئێستا من دەتوانم بڵێم ئێمە ئەو ناوچانەمان کە ئازاد کردوون ئەو ڕزگارکردنی ئەو ناوچانە کاریگەری هەیە لەسەر ئەمنیەتی هەرێمی کوردستان ئەی سەبارەت بۆی پێشبینی بەڕێستان بۆ ئەم ساڵ چیە پێتان وایە قەیرانەکان چارەسەر دەبن لە هەرێمی کوردستاندا هیچ مژدەیەکی خۆشتان پێ بۆ هاوڵاتیان بەخوا هەموو جهودی ئێمە ئەوەیە بۆ ئەوەی ئێمە ئەمە چارەسەر بکەین من ئەمڕۆ ئەگەر پێت بڵێم ئێستا ئێمە دەتوانین شتێکی گەورە بکەین من ناتوانم ئەوە بڵێم بەڵام هەوڵی ئێمە کۆششی ئێمە ئەوەیە کە ئێمە بتوانین ئەگەر وەزعی داراییمان باش بوو تەبعاً یەکەم شت ئێمە وەزعی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر دەکەین وەگەر سوالەکە ئەوەیە بە تەسەوری من ئایا ئێمە پێشبینی ئەوە دەکەین کە وەزعمان باشتر بێ بەڵێ ئێمە پێشبینی ئەوە دەکەین کە وەزعی ئێمە لەو ڕۆوەوە باشتر بێ بەڕێز نێچیڤان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق سواس دەکەین بۆ پێدانی ئەم دەرفەتە و بۆ ئەم دیدارە.